بەناوی خۆی گەورە سڵاوتان لەبێت لەم بەرنامەیەدا بە میوانداریەتی بەڕێز دکتۆر دانیال سعدی حامد پسپۆری تەندروستی دەرونی دکتۆرە لە نەخۆشیە دەرونیەکاندا قسە لەسەر نەخۆشیە دەرونیەکان و هەروەها زیادبوونی دیاردەی نەخۆشیە دەرونیەکان لە کوردستان دەکەین. دکتۆر سپاس بەم دەرفەتە. سپاسانەکەم. دکتۆری بەڕێز سەرەتا دەمەوێت لە تعریفێکی نەخۆشیە دەرونیەکان دەست پێ بکەین لە مەزمای علمی علم النفسدا نەخۆشیە دەرونیەکان چی؟ چۆن پێناسەکراوە؟ نەخۆشی دەرونی بە ئەو حاڵەتانە ئەوترێت کە هەر کاتێک بیرکردنەوە و هەڵس و کەوت و هەستەوەرەکان و هەستەکانی کەسەکان لە حاڵەتە طەبیعیە لە حاڵەتە نۆرماڵیەکەوە گۆڕا و کاریگەری هەبوو لەسەر ئیشوکاری ڕۆژانە، کاریگەری هەبوو لەسەر خێزان، کاریگەری هەبوو لەسەر ئیشەکەی ئەو کەسە، ئەو کاتە بەو حاڵەتە ئەوترێت نەخۆشیەکی دەرونی. واتە من و تۆش حاڵەتێکی تووڕەبوونمان هەیە، من و تۆش حاڵەتێکی دڵخۆشیمان هەیە، من و تۆش حاڵەتێکی لەوانەیە بۆ نمونە دڵتەنگیمان هەبێتە، بەڵام ئەم دڵتەنگیە و ئەم دڵخۆشیە نابنە نەخۆشی هەتاوەگو دڵتەنگیەکە بەردەوام نەبێ بۆ ماوەیەکی دیاریکراوە، بۆ نمونە بۆ ماوەی 2 هەفتە، و کاریگەری ئەو دڵتەنگیە هەبێتە لەسەر ئیشوکاری ڕۆژانەمان و ئەو دڵتەنگیە کارێ بکات کە تەئسیر و کاریگەری هەبێ لەسەر کەسایەتیمان، شەخسیەتمان، و کاریگەری هەبێ لەسەر خێزانمان، کاریگەری هەبێ لەسەر ئیشەکەمان، ئەوەی کە تۆ مامۆستای، ئەوەی کە من دکتۆرم، ئەوەی کە یەکێکی بانووی ماڵە، یەکێکی تر ئەوەیە. هەر کاتێک ئەو دڵتەنگیە بۆ نمونە باسی ئەەکەین کاریگەری هەبوو لەسەر ئەو ئیشەمان، ئەو کاتە پێی ئەوترێت نەخۆشی خەمۆکی. واتە دڵتەنگیەکە خۆی بۆ خۆی کە من ڕۆژێک کاک شۆڕشم بینی بە دڵتەنگی ناتوانم پێ بڵێم تۆ تووشی خەمۆکی بوویت. ئەگەر ئەو دڵتەنگیە بەلای کەم و کۆمەڵێک نیشانی تکەی لەگەڵانە بێت و 2 هەفتە نەخایەنێت و کاریگەری نەبێ لەسەر ئیشەکانی ڕۆژانت، اینجا ئەو کاتە من ئەتوانم پێ بڵێم نەخۆشی خەمۆکی هەیە، یان نەخۆشی دڵخۆشی شادی هەیە، یان مەسەن ئاڵوودەبوونت هەیە. کەسێکت بینی کە یەکجار پێکێک مەشروبی خواردەوە بۆ نمونە، ناتوانانی بڵێ فڵان کەس ئاڵوودە بووە لەسەر خواردنەوە، یان فڵان کەس ئاڵوودە بووە لەسەر بەکارهێنانی مۆبایل و ئینتەرنێت و ئەوانە، ئیلا ئەبێ کۆمەڵێک مواسەفاتی تیا هەبێتە. کەواتە ئەنی هەموو سلوکێک با غەریبیش بێ و هەموو بیرکردنەوەیکی با غەریب بێ، ئەگەر پەیوەست نەبێ بە کاریگەری هەبوون لەسەر کەسەکە ناگوترێت نەخۆشی دەرونی. بەتاکید من و تۆش ڕۆژانە کۆمەڵێک شتیە بە مێشکمانە لەوانەیە غێر تەبیعی بێ، ناسروشتی بێتە، بەڵام ناگاتە ئەو ڕادەی کە پێمان بوترێ نەخۆش، چونکە ئەو حاڵەتە دووبارە نابێتەوە. بەعکسەوە لەوانەیە مەسەرەن کە یەت بە مێشکمانە خۆمان لێی پەشیمان ئەبینەوە، دوای ڕۆژێک دوای 2 ڕۆژ خۆمان لێی پەشیمانە بینەوە، تووڕەبوونەکە خۆمان یەکسەر لێی پەشیمانە بینەوە، مەسەرەن دڵتەنگیەکە دوایە خۆمان، یان بۆ نمونە حاڵەتی خەوزڕاندنەکە خەومان لێ ناکەوە شەوێت تا بەیانی، مانای ئەوە نیە کە من نەخۆشم، لەوانەیە کێشەیەکم هەبێ پێشەوە، لەوانەیە کێشەیەکی جەستەییم هەبێ پێش ئەوە. بەڵام ئەوەی کە زۆر زۆر مهمە بیزانین ئێمە ئەوەیە کە هەموو کێشەیەکی نەخۆشیەکی جەستەیی کێشەی دەرونی لەگەڵایە، بەڵام مەرج نییە هەموو نەخۆشیەکی دەرونی کێشەی جەستەیی لەگەڵا بێت. واتە چەنەهان کەسمان هەیە نەخۆشی خەمۆکیان هەیە، نەخۆشی شڵەژان و قەلەقیان هەیە، نەخۆشی شیزۆفرینیان هەیە، لە ڕووی جەستەوە زۆر زۆر ساغ و سەلامەتن، هیچ کێشەیەکی جەستەییان نییە. بەڵام ئەگەر کەسێک شوێنێکی ئێسکێکی بشکێت بە بۆنی ڕووداوێکی مەسەلەن ئۆتۆمبیلەوە، یان بە بۆنی هەر ڕووداوێکی ترەوە شکاویەک یا بریناریەکی هەبێ، یان مەسەلەن گەدەی ئازاریە بێ، یا بەردی گورچیلەی هەبێ، یا شتێکی توش بێ، هەوکردنێکی توش بێ، ئیلتیابێکی توش بێ، لە هەر شوێنێکە کاریگەری هەیە لەسەر دەرونی، مەسەلەن تەرکیزی کەمە بێتەوە، پشتی بیر ئەچێتەوە، مەسەلەن ئازاری بەردەوامی ئەبێتە، ئەمانە هەمووی کاریگەریان هەیە. واتە کێشە دەرونیەکان، نەخۆشە دەرونیەکان مەرج نییە نەخۆشی جەستەیی لەگەڵا بێتە، بەڵام کێشەی جەستەیی کێشەی جەستەیی هەموو کێشەیەکی جەستەیی کێشەی دەرونی لەگەڵا. ئەگەر کێشەی جەستەیی کێشەی دەرونیش دروستی نەکا، بەڵام دوزار کێشەی دەرونی دەخڵقیانێ. بەتاکید بۆ نمونە باسی ئەەکەم من کەسێک بۆ نمونە ئازاری
بڕبڕەکانی پشتی هەیە ئازاری فەقەراتی هەیە ئەم ئازاری فەقەراتە وای لێ ئەکات کە مثلا دڵی تەنگ بێت بێتاقەت بێت تووڕە بێ خەوی لێ بزرێت ئەمانە هەموو نیشانەی دەرونین ئەم ئازاری فەقەراتە بۆی زاڵ بێ بەسەر ئازارەکەی وای لێ ئەکات مثلا پەنا ئەباتە بەر کۆمەڵێک دەرمان بۆ ئەوەی ئازارەکەی ببێ مدمینە بێ لەسەر ئەو دەرمانانە ئاڵوودە بێ لەسەر دەرمانەکان ئەمەژە نەخۆشی دەرونیە واتە نەخۆشی جەستەیەکە وای لێکرد کە تووشی چەنەها کێشە و نەخۆشی دەرونی ببێت یا یەشێ باڵای کورتە باڵای درێژە کەم ئەندام ئەمانە هەمووی ئەمانە هەم بەتەکید یعنی هەنەزاری بەڕەنگە گۆڕانی بەسەرداهێنێ وەکو لە سەرەتاوە لە پێناسەی نەخۆشیە دەرونیەکانە باسم کرد جاری وا هەیە تۆ هەستێکت هەیە لە لای خۆت هەست بە ناشرینی خۆت یان هەست بە کەمی خۆت لەلا دروستە بێ لە ئەنجامی ئەمە دەگوازرێتەوە بۆ دەوروبەر دکتۆر ینی لە مامەڵەی تۆ بە دەوروبەر مەبەستمە یعنی کاریگەری دەبێت بەتەکید مەسەلەن بۆ نمونە دایکێک لە ماڵەوە دایکێک لە ماڵەوە ئەو هەستەی هەیە هەستی خۆ بەکەم زانین و یا بە خۆ بە ناشرین زانین و یا هەستی بەوەی کە زوڵمی لێ ئەکرێت و هەستی تووڕەبوونی هەیە و ینی زۆربەی وەخت تووڕە دەبێت و زۆربەی وەخت ئەبۆڵێنێ و ئەناڵێنێ و ینی دایمە ناڕازیە و دایمە مەسەلەن گلەی لە حاڵی خۆیەکە و گلەی لە خێزانەکەیەکە و گلەی لە مێردەکەیەکە و دایمە ئەو مناڵانی کە لە بەردەسی ئەم ئافرەتەیە پەروەردە ئەبن بەتەکید کۆمەڵی مناڵ دەرئەچن کە ئەوانیش کێشەی دەرونیان بۆ دروستە بێت زۆر چاکە دکتۆر وەک چۆن نەخۆشیە جەستەیەکان جۆرا و جۆرن دەشێ بڵین نەخۆشی دەرونی جۆرا و جۆریشمان هەیە بەتەکید یعنی بەداخەوەم کە خەڵک وا ئەزانێ نەخۆشی دەرونی بەس تەنها بریتێ لە دڵتەنگی من شتێک لە قسەکانەدا سەرەتا سەرنجی ڕاکێشام لاشم پرسیارە تۆ باسی دڵخۆشیشت کرد یعنی تەنانەت دڵخۆشیش جاری وایە نەخۆشی دەرونیە دکتۆر زیاد لە حەد دڵخۆشی بەڵێ نەخۆشی تێکچوونی ئەو حاڵەتی کە پێوتێت تێکچوونی مەزاج تێکچوونی مەزاج جی دوو جەمسەرەمان هەیە ئێمە جەمسەرێکیان بریتێ لە دڵتەنگی جەمسەرێکیان بریتێ لە شادی دڵخۆشی ئەو کەسەکە خۆی بە گەورە ئەزانێ خۆی بە مووی مەزانێ خۆی بە زیرەکترین کەس ئەزانێ خۆی بە نزیکترین کەس ئەزانێ لە خواوە خۆی بە کۆمەڵێک مواسەفاتی هەیە و کۆمەڵێکشت لە خۆیان ئەزانێ ئەوەش هەر بۆ خۆی جەمسەرێکی تری نەخۆشیەکەیە دواتر ئەگەر مەجال بوو زیاتر باسی ئەو حاڵەتە ئەەکەین بەڵام من ویستم جوابی ئەوەت بەمەوە کە خەڵکی وا ئەزانێ نەخۆشی دەرونی بەس تەنها بریتێ لە خەمۆکی نەخێر خەمۆکی یەکێکە لە نەخۆشیەکان بەس ئەوە نەزۆرە بەداخەوەم خەمۆکی ئێستا ئەوە نەزۆرە خەڵکی یعنی زاڵ بۆ بەسەر هەر هەمومانە لەبەرەوە کە باز لە نەخۆشی دەرونی ئەکرێ باز لە خەمۆکی ئەکرێ بەڵام ئێمە کۆمەڵێکی تر نەخۆشیمان هەیە ئێمە بەلای کەمەوە تقریبا نزیکی 360 حاڵەت و نەخۆشی دەرونیمان هەیە 360 یعنی خەڵکی وا ئەزانێ بەس تەنها خەمۆکیە لە دیارترین نەخۆشیە دەرونیەکە لە دیارترینیان بریتێ لە شڵەژان یان ئەوەی کە پێی ئەوترێ قەلەقی یان ئەوەی کە پێوتێت دڵە ڕاوکێ یان پێوترێت دوو دڵی یان ینی ئەوە یعنی ئەمە دیارترینە یعنی یەکێکە لە وەکو چۆنەڵێت لە پاشاکانی نەخۆشیە دەرونیەکان بەڵام ئەم شڵەژانە بەداخەوە ئەمیش چەند جۆرێکی هەیە وەکو ئەوەی کە فۆبیای هەیە کەسێک فۆبیای هەیە لە شوێنی تاری یا فۆبیای هەیە لە شوێنی دیاریکراو لە شوێنی بەرز لە ئاو لە سەود لە چی بۆ نمونەیەکێک لە جۆرەکان ئەوە کەسێک کە حاڵەتی تۆقینی هەیە کە ئەویش جۆرێکە لە جۆرەکانی شڵەژان و قەلەقی حاڵەتی تۆقینی هەیە وا ئەزانێ ئێستا ئەمرێ وا ئەزانێ دڵپەلەپەلی دڵی ڕائەوەستێ جەڵدە لێ ئەیە یان مەڵین ئەڵێ عەقڵم لەدەستە ئەم شێت ئەبم ئەمرم ئێستا ئەمە چەنەها دکتۆر و عەیادە و تەختیت و فحوسات و ئەم سەرۆسەری پێ ئەکرێ لە ئەخیرا کە هیچی پێ نەمایە ئینجا تەحویلی دکتۆرێکی دەرونی ئەبێ و ئینجایە بۆ لامان بە کوچۆڵی بە تەواتی پەکی کەوتووە لە هەموو ڕوویەکەوە بەڵام ئەم حاڵەتە ناسینەوەی ئەم حاڵەتە زۆر ئاسانە ینی هەموو کەسێک هەموو کارمەندێکی تەندروستی ئەتوانێت ئەم حاڵەتە دیاریکە و پێی بڵێ با بگیان ئەمە حاڵەتی تۆقینە یان حاڵەتی دائەلهەلعی پێوترێت یان پانیک ئەتاکی پێوترێت ئەمە حاڵەتێکی دەرونیە باشتر وایە بچی بەلای دکتۆرێکی دەرونی
دکتۆری دەرونیش زۆر بە ئاسانی ئەتوانێت چارەسەری ئەم حاڵەتە بکات بەڵام بەداخەوە کاتێک دێنە لای دکتۆری دەرونی وەکو چۆنڵی حاڵەتەکە بۆ بە حاڵەتێکی درێژخایەن ئەوەنە فەحسی پێکراوە ئەوەنە تەختیتی دڵی پێکراوە ئەوەنە ئیکۆی پێکراوە ئەوەنە فەحسی خوێنی پێکراوە ئەوەنە ئەم عیادە ئەو عادەی پێکراوە وەکو چۆنڵی بە تەواوەتی حاڵەتەکە بۆ بە درێژخایەن وەکو کوردەواری ئەڵە سیرایەتی لێ کردووە تەواو ناڕەحەتی کردووە اینجا دێتە لای دکتۆری دەرونی بۆیە چارەسەری ئەم حاڵەتە تۆ زێ ناڕەحەتترە بێت بۆ ئەوەی نەگا بەم حاڵەتە لە چ کاتێکدا پێویستە سەردانی نەخۆشی دەرونی بکرێت سەردانی دکتۆری دەرونی بکرێت بەڵام هەموو کاتێک کە خۆمان هەستمان کرد بیرکردنەوەیەکی جۆرێک غەریب یە بە مێشکمانە یان مەزاجمان غێر تەبیعیە زیان لە حەد تووڕین زیان لە حەد دڵمان تەنگە زیان لە حەد خۆمان بە موهیم و بە گەورە ئەزانین ئەم جۆرە مەزاجەیە بە مێشکمانە ئەم جۆرە مەزاجەمان هەیە بۆ پێ بۆ دروستە بێت یان ئەفکاری غێر تەبیعی یان مەسەن کاریگەری لە خواردنمان نەوعێکی بەسەریەت زیان لە حەد ئەخۆین یان هیچمان پێ ناخورێت یان خەومان تێکەچێت زۆرە قەوین یا هیچ خەومان لێ ناکەوێتە بە زووترین کات باشتر وایە سەردانی دکتۆری دەرونی بکرێت. دکتۆری بەڕست کە باس لە ئەفکاری غەریب دەکەی چۆن ئەفکاری غەریب کە سەر دەچێشێ بۆ نەخۆشی دەرونی جا بکەینەوە لە هەندی ئەفکاری غەریب کە دەشێت لە ناو خەیاڵاتی زانستیدا جێگەی بۆ بکەینەوە. بەڵێ ئێمە مەرج نییە ئەو کەسەی کە فکری غەریب یان بیری غەریبیە بە ناومێشتیا مەرج نییە خۆی بە غەریبی بزانێت. یعنی مەسەرەن ئێمە جۆرێک لە بیرکردنەوەی خراپمان هەیە کە پێوترێت تێکچوونی وەهمی بۆ دروستە بێ کەسەکە وازانە یەکێک مراقبەیەکە جاسوسی بەسەرەوەکە متابعەیەکە ئەوێ بیکوژێ یا کەسێک ئەوێ دەرمان خواردیکە ئەسڵیشی نییەشتەکە یان مەسەرەن وەهمی ئەوەی بۆ دروستە بێ کە ژنەکەی خیانەتی لەیەکە کە ئەسڵ و ئەساسیشی نییە ئەو شتە ئەمە نەخۆشەکە خۆی نازانێت کە ئەمە وەهمە خۆی وازانێ ئەمە ڕاست حقیقەتە ئەڵێ 100% ڕاستە یعنی من حاڵەتم هەیە کە مەسەرەن وەکو چۆنڵێت خێزانەکەی لە گوڵ پاکترە بەڵام ئەو ئەڵێ نەخێر ئەو مناڵی لە سکایەتی من نییە نەخێر ئەو مەسەرەن هەموو ڕۆژێکە ئەڕاتەوە بۆ ماڵەوە کون و قوژبنی ماڵەکە ئەگەڕێت و ئەگەڕێ بە دوای تەڵەم و ئەگەڕێ بە دوای بۆن و ئەگەڕێ بە دوای کەنتۆرەکە ئەگەڕێ و ئەملاەکە ئۆلاەکە بۆ بزانە شتێک ڕووینە لای ئەمانە قەناعەتی کاملی هەیە منطق ئاپادەیە ئەمە نەخۆشیە ئەمە گۆڕانکاری کیمیایی ناومێشک ئەم حاڵەتە دروستەکات بۆیە پێویستمان بە گۆڕانکاری کیمیایی هەیە بۆ ئەوی ئەم حاڵەتە چاکەین و کە ئەوش بریتێ لە دەرمان چکە ئەو کەسێک کە دەرمان نەخوا بەڵام کێشەیەک لە ئەم کەسانە لە ئەمانی کە ئەو بیرە غەریبانە دێ بە ناومێشکیانە کێشەیەک لەوە ئەوەیە کە کەسەکە خۆی بە نەخۆش نازانێت یعنی مەسەلەن بۆ نمونە من حاڵەتێکم لەلا هەیە یعنی ئەوە بێجگە لە کەسەکە کە وا ئەزانێت یەکێ مراقبەیەکە و جاسوسی بەسەرەوەکە ئەوەیە بیکوژێ قەناعەتیشی هێناوە بە چواردەوەرەکەی خۆی کە ئەمە ڕاستە یعنی خەریک بۆ شەڕێک و ئاژاوەیەکی گەورە لە بینی دوو بنەماڵ و دوو وەکو چۆن لە 10 تا ڕووبە تا دوایەم یەکێکیان کە یەکێکی عاقڵیان وتوێتی کاکەکیان ئەمە وەهمە ئەم کەسە سەردانی دکتۆرێک بکەن کە وەختێک هاتووە بۆ ما ڕوون کردوتە کاکەکیان ئەمە وەهمە ئەمە جۆرێکە لە بیرکردنەوەی غەڵات و ئەزانێت کە کەسێک متابعی ئەکا مراقبەیەکە جاسوسی بەسەرەوەکە بەبێ ئەوەی ئەو کەسش ئاگای لە هیچ هەبێتە یعنی ئەم لەوانەیە هەر نەناسێت زۆر چاکە دکتۆر مەرجە بۆ وەرگرتنی چارەسەر یا وەرگرتنی چارەسەرێکی کارە کەسی بەرامبەر نەخۆشەکە ئاعترافکە بەوەی کە نەخۆشە مەرج نییە چونکە ئێمە لە ناو نەخۆشیە دەرونیەکانە نزیکی لە 35 نەخۆشیەکان نەخۆشەکە خۆی ناڵێکە من نەخۆشم زیاتریشی بەڵام گرفتەکە ئاعتراف نەکە بەڵێ یعنی کە ئاعتراف نەکە گرفتێکی گەورە بۆ ئێمە دروستە بێت بۆ خۆشی دروستە بێت بۆ کەسوکارەکەشی دروستە بێت بۆ ئێمە دروست ئەبێت یعنی چۆن قەناعەتی پێ بکەین کە ئەمە نەخۆشیە و چۆن چارەسەری بکەین بۆ خۆی دروستە بێت کە چارەسەر وەرناگرێت لەسەر ئەو فکرە غەڵەتە هەر بەردەوامە بێت یا لەسەر ئەو تەسەڕوفاتە هەڵەیە هەر بەردەوامە بێت هەڵسوکەوتێکی هەڵەیەکە بۆ چواردەورەکەشی ینی چۆنڵی نەکبەتیە زۆر چاکە دکتۆر لەناو کۆمەڵگەی کوردی من قسە لەسەر کۆمەڵگەی کوردی دەکەم ناتینە سەر کۆمەڵگەکانی تر کە چۆن لە نەخۆشیە دەرونەکان دەڕوانن نەزرەیەک هەیە کە نەخۆشیە دەرونیەکان یا کەسی نەخۆشی دەرونی هەیە دەیبەستنەوە بەشێتی
ئەم نظرێت تا چەند دروست و تا چەند ڕاستە مەرجە هەموو کەسێک کە نەخۆشی دەرونی هەیە بوو شێت بێت بەڵێ وشەی شێت وشەیەکی زۆر زۆر وەکو چۆنڵێت یان تا سەر تاقسە لەسەر بکە لە علم النفس چۆن شێت پێناسە کراوە پێناسەیەکەیە بۆ شێت نەخێر وشەی شێت یعنی ویستم ئەوە بڵێم شتێک نییە ناوی شێت بێت یعنی شێت وەکو جنێ وایە شێت وەکو ئەو وایە کە تۆ جنێ و ئەی بە یەکێک پێ شتێکی تری پێڵی شێتیشی پێڵی شتێک نییە لە ئەدەبیاتە و شتێک نییە لە ئینسانیەتە و شتێک نییە لە طب و لە عیلما کە پێی بوترێ شێت وشەی شێت بەکار نایەنرێت شێت وەکو چۆن ئەڵێ چۆن جنێوێکی تر بەکارێت بە هەمان شێوەوە ئێمە کێشەی دەرونی و حاڵەتی دەرونی و نەخۆشی دەرونیمان هەیە کێشەی دەرونی حاڵەتی دەرونی نەخۆشی دەرونی ئێمە ئەوەمان نییە کە پێی بوترێت فلان کەس شێتە یعنی ئەوەی کە پێی ئەوترێت شێت وەکو وایە تۆ ینی زوڵمێکی زۆر زۆر گەورەی لێ بکەیت زوڵمێکی لێکراوە کە یەکەم جار پاری دەرونی ئاواهیە ئایا ئەو زوڵمە کۆمەلگالی کردووە ئایا خێزانەکەی لی کردووە ئایا مەسەن خۆی هەر لە بۆ ماوەیەوە لە ویراسەوە بۆی ماوەتەوە و تووشی ئەو حاڵەتە دەرونیە هاتووە یان کە وەختە لە سکی دایکیا بووە کێشەیەک لە پێک هاتەی مێشکیا دروست بووە یان وەختێک کە هاتووەتە دەر لە سکی دایکی کێشەیەکی بۆ دروست بووە یعنی ئەمە هیچ دەسەڵاتی خۆیتیانە ئەمە زوڵمی یەکەم کە لەو کەسە کراوە زوڵمی دوهەمیش کە لەو کەسە ئەکرێت وەختێک کە نەزرەی کۆمەلگا و تێڕوانینی کۆمەلگا و خێزان و گەڕک و ئەمانە بەو شێوەی مامەڵی لەگەڵاکەن یعنی مەسەلەن تۆ نەخۆشێکت هەبێتە کە تووشی حاڵەتی شیزۆفرینیا بوو بێت یان تووشی حاڵەتی خەمۆکی بوو بێت یان تووشی حاڵەتی ئاڵوودەبوون بوو بێت یعنی نەخۆشیەکە خۆی چەند قورسە چەند ناخۆشە تێڕوانینی کۆمەلگاش ئەوەنە ناخۆشە یعنی مەسەلەن سەیرەکەیت چەندەها کەسمان هەیە چارەسەر وەرناگرێت کە سوکارەکەی بزەبت کە سوکارەکەی نایەن چارەسەری بۆ وەرگرن یعنی تەلەفۆن ئەکات برایەکی دکتۆرە یان خوشێکی دکتۆرەیە یان ئەڵێ برایەکەم ئەوە حاڵەتەکەیەتی دکتۆر یان بەس ناوێرین نامانەوێت کەس بمان بینێ نامانەوێت کەس بزانێت کە ئەمە نەخۆشە نامان یعنی حتا لە ناو چینە ڕۆشن بیرەکەشە لە ئەو زاراوەیە ئەترسن کە نەخۆشی دەرونیە بابەگیان نەخۆشی دەرونی ئەسڵەن لە وڵاتانە چۆن سیر ئەکرێت وەکو نەخۆشیەکی ڕاقی سیر ئەکرێت ڕاقی یعنی پێگەیشتوو ڕاقی ینی بەرز وەکو یعنی نەخۆشی شیزۆفرینیا پێ ئەوترێ نەخۆشی کەسە زۆر زیرەکەکان نەخۆشی دوو جەمسەرەی دەرونی پێوتر نەخۆشی کەسە عەبقەریەکان یعنی ئاوا سیر ئەکرێتە بەڵام سیرەکەی لە کۆمەلگای ئێمە چونکە تێکەڵ کراوە لەگەڵ شتی ترا تێکەڵ کراوە لەگەڵ دەستلێدانی جنۆکە و تێکەڵ کراوە لەگەڵ وەسواسی شەیتان و تێکەڵ کراوە لەگەڵ ئەو زاراوەی کە تۆ بەکاردێنا و من حەز ناکەم بەکاری بێنم تێکەڵ کراوە لەگەڵ ئەمانەیە بۆیە سیرەکەی یعنی مەسەلەن کاتی خۆی بۆ نمونە من باسی ئەەکەم کەسێک کە تووشی نەخۆشی وەسواسی قەهری بوو بێت ئەوەی کە پێوتە هزر بە سەردا سەپاوی ناچارکراو ئەوەی زیاد لە حەد ئاو بەکارێنێ بۆ دەستشتنی یا زیاد لە حەد تەکی دەکاتەوە دەرگاکە داخراوە یان نا یان فکری کوفریە بەناو مێشک یان فکری ناخۆشیە بەناو مێشکە ئەمە پێی وتراوە کە تۆ جنۆکە دەسی لێ شاندنیا ئەوە لەبەر ئەوە یان شەیتان وەسواسی خستوێتە ناو مێشک یان شتێک لەو بابەتانە لەبەر ئەوە لە کۆمەلگا ئێمەش کۆمەلگای ئێمە کۆمەلگای کوردەواری کۆمەلگایەکی دینیە کەسێک کە جنۆکە دەسی لێ بۆشێنێ بە کەم بە نزم سیر ئەکرێتە بۆیە سیرەکەی ئەوانە شاراونەتۆ لە ناو کۆمەلگایە بەڕاستی ئەمە زوڵمێکی زۆر زۆر گەورەیە کە کۆمەلگا ئەیکا لە ئەو کەسانە ئەبێ بۆیان ڕوونکەینەوە ئەم حاڵەتە بە عەلاقی بە جنۆکەوە نیە ئەم حاڵەتە عەلاقی بە شەیتانەوە نیە ئەم حاڵەتە عەلاقی بە ئەوانەوە نیە ئەمە وەسواسی قەهریە ئەمە نەخۆشیەکە ڕەبتی بە تێکچوونی مەوادی گەینەرە دەماریەکانی ناو مێشکی خۆتەوە هەیە ئەمە عەلاقی بە مەسەلەن مادەی سیرۆتۆنینەوە هەیە ئەمە عەلاقی بە مادەی گاباوە هەیە ئەمە عەلاقی بە چیوە هەیە ئەمە عەلاقی بە چیوە بۆی ڕوون بکرێتەوە و ئەمە چەنە حاڵەتیشمان لەلایەکە فلان دەرمان و فلان دەرمانیان بەکارێنەوە چاک بوونەتەوە و ئەمە ئەساسێکی علمی هەیە و کاتێکیش کە بۆ نمونە فلان مادە من بە دەرزی بیەم لە تۆ عینەن علامەتی بەسەرایەت خۆ ئەو دەرزیە کە من ئەیەم لە تۆ خۆ معنای ئەو نیە دەرزیە ناوەکەی جنۆکەی تایە ناوەکەی شەیتانی تایە کەواتە کێشەکە ئەلێرەوە دەست پێەکە ئێمە ئەبێ ڕوونکردنەوە بین بە خەڵکی کە هەموو گرفتە دەرونیەکان هەموو نەخۆشیە دەرونیەکان
ئەوەی هەیە مەسەن بۆ نمونە من حەزەکەم لێرە یەک تۆز ئیتاڵی بەمێ چووکە ئەمە گرفتی زۆری لەسەر هەیە حاڵەتی ئاڵوودەبوون لەسەر تلیاک ئاڵوودەبوون لەسەر مەسەرەن کریستاڵ ئاڵوودەبوون لەسەر ئەو حەبانی کە لە بازاڕە بەعزێکیان هەن ئاڵوودەبوون لەسەر مەشروب لەسەر هەر شتێک ئەمانە ئاڵوودەبوون لە مەنزوری کۆمەڵگای ئێمە کەسەکە تاوانبارە کە نابێ بە تاوانبار سیر بکرێ گوناحە بە تاوانبار سیر بکرێ ئەبێ بە وەکو نەخۆش سەیریان بکرێ و چارەسەر بکرێن دەی ئێمە چەنەها کەس ئەناسین لەبەر ئەوەی کە وەکو تاوانبار سەیرەکرێ نایە چارەسەر وەربگرێ حەزەکان نەجاتی بێ لە ئەو مەشروبەی کە مدمین بووە لەسەری حەزەکان نەجاتی بێ لە ئەو مادەیە لە ئەو حەبە کە مدمین بووە لەسەری حەز ئەکات بەڵام نایە چارەسەر وەرگرێ ئەڵێ چکە خەڵکی وەکو تاوانبار سەیری کەواتە تۆ لە سەقافەتی کۆمەڵگا لە ئاسی نەخۆشە دەرونیەکان ڕازینی بە هیچ شێوەیەک یعنی یەکێک لەو شتانی کە قوڕی کردو بەسەر نەخۆشی دەرونی لای ئێمە کۆمەلگاکەی خۆمانە یعنی مەسەلەن بۆ نمونە کۆمەلگای ڕۆژئاوا کۆمەلگای غەربی فەخری پێوە ئەکا کە وەختێک ئەڕوا سەردانی دکتۆری دەرونی ئەکات لە شوێنان باسی ئەکا فەخر ئەکا ئەڵێ من دکتۆری دەرونی خۆمم هەیە وەکو فەخرێک ئەیگێڕێتەوە چۆن لێرە ناشکری نەبێ فەخر بووە بە من دۆنمم هەیە و من عەرزەیەکم هەیە لەوێ و من باخێکم هەیە و من نازانم بیرم هەیە و من سیارەکەم ئەوەیە خەڵکی فەخر بەم شتە زائیلانەوە ئەکا بەم شتە لە ناو بەرانەوە ئەکا لە وڵاتان خەڵکی فەخر بەوەکە کە سەردانی دکتۆری دەرونی ئەکات ئیستیشارەی پێ ئەەکەم ئێستا قەناتە بەناوبانگەکانی عالەم سیرەکەی ئیستیشارە بە دکتۆری دەرونیە کاکە من هەواڵەکان چۆن بڵاوکەمەوە کاکە چۆن قسە بکەم لەگەڵ ئەم کۆمەلگای خۆما چۆن ڕەنگە ئەم هەموو مەدرسە نفسیانش کە هەن بە تایبەتی لە غەرب باشترین بەڵگە بن لەسەر ئەوەی کە فعلا مهتەمن بە سەقافەی نفسی یعنی حتا ئێستا تۆپی پێ یعنی مدەڕیبەکان یاریچیەکیان کە بزانن بە نەوعەکە ئەڵەم بڕۆ سەردانی دکتۆری دەرونی بکە بەڵام سیرەکەی لای ئێمە ینی بەدزیەوە و لێت ئەپارڕێتەوە توخوا بە کە هاتم بۆ عیادەکە کەسی لێ نەبێت دکتۆر گیان و توخوا با کەس نەمان بینێت و توخوا بە تەلەفۆن چارەم بکە و توخوا لە شوێنێکی جیا و نەوەکو من بێمێکێک بمبینێت و یعنی چەندەها کەس هاتووە بۆ عیادەکەی من بۆ نمونە لەوێ کەسێکی ناسیاوی بینیوە ناسیاوی خۆی لێ یاوە گەڕاوەتەوە ڕۆشتەوە وڵا هەروە ویستم سەردانێکی ئێرە بکەم چەندەها کەس دەی ئەمە قڕ ئەکا بەسەر نەخۆشەکەیە و خێزانیش گرفتارە بێ بەدەست ئەم حاڵەتەوە زۆر چاکە ئەش چییە سەقافەی نەفسی لە ناو کۆمەڵگادا برەو پێ بدە چ دەبێت ئەم ئیشە بکە ئەم وەزیفەی چییە ئێمە ڕۆشنبیری دەرونی بۆی بڵاو بکەینەوە پێویستە هەر لە وەکو چۆنە لە ناو خێزانەوە دەست پێ بکەین ڕازگۆ بین لەگەڵ مناڵەکانمانە بەوەی کە پێیان بڵین ئەگەر هەستت بە خۆت کرد شتێک لەم بابەتە تایە یان ئێمە خۆمان هەستمان بە مناڵەکەمان کرد کە زیاد لە حەد ئەجوڵێت زیاد لە حەد درۆ ئەکا زیاد لە حەد یان حاڵەتێکی لەو نوعی هەیە یا خویەکی بەردەوامی هەیە خۆمان بیبین لە ناو خێزانەوە اینجا دوای ئەوە لە باخچەی ساوایانەوە دەست پێ بکەین لەگەڵیانە اینجا دوای ئەو ئەوانی کە ستافی تەدریسین لە باخچەی ساوایان و لە قوتابخانەکانە پێیان بڵین ئەگەر حاڵەتی لەم جۆرەتان بەدی کرد لە ناو مناڵەکانە دایک و باوکی مناڵ ئاگادارکەنەوە کە سەردانی دکتۆری دەرونی بکە اینجا ئیعلامەکانیشمان ڕاگەیاندنەکانمان بەداخەوە یعنی ئەوەی کە ئیبینم لە ڕاگەیاندنی کوردیا ئەمڕۆ یعنی نەزم لە ڕاگەیاندن ناچێت ڕاگەیاندن ئەوەیە کە خزمەت بە میلەت بکە کە وەختێک من سایتێک دروستەکەم ئەکاونتێک ئەەکەمەوە لە فەیسبووکە کە وەختێک کەناڵێکی ئاسمانیدا ئەنێم بە کوردی ئەبێ خزمەت بە میلەتی کورد بکە بەداخەوە ئیمڕۆ ئەوەی کە ئەیبینم زەرە لە میلەتی کوردەیە هەتا لە ڕووی دەرونیشەوە زەرە لە میلەتی کورد لە ڕووی دەرونیەوە من باسەکە من هەقی شتی ترم نییە بەڕاستی زۆر ئەوە باهی جێی بەڵین بەڵام لە ڕووی دەرونیەوە مەسەلەن بۆ نمونە داڕشتنی هەواڵەکەی یەکێک لە ئەکاونتەکان و یەکێک لە سایتەکە مەشهورەکان بە شێوەیەکە کە وەختێ تۆ سەرمەوزوعەکە ئەبینی یەکسەر وەکو چۆن ناو بتەکەوێت یەکسەر زیڕەکە یەکسەر ترسی لێ ئەنیشێت خەمۆکی و لێ ئەنیشێت بەو شێوەیە دایبە زۆر بەپەلە و زۆر بەپەلە هەواڵێکی زۆر ناخۆش لە وەزارەتی دارایەوە مەعاش لە ڕۆژی پێنجشەمەوە کەوتە ڕۆژی شەممە
ئێ باشە بۆ واقعی لەو عالەمە بۆ بەم شێوەیە ترس بڵاوەکەیتەوە بۆ خەفەت بڵاوەکەیتەوە معاش هەموو جارێ لە جومعەوە کەوتوتە شەمە مثلا بۆ نمونە داڕشتنی هەواڵەکەت بۆ بەم شێوەیە هەواڵێکی زۆر زۆر ناخۆش لە بەرەکانی جەنگەوە وەڵا ئەمڕۆ مەسەن بۆ نمونە یعنی تۆ ئەتوانی هەواڵەکە بگەێنی بەس بەم شێوەیە نا بۆ ئەوەی لایکێکی زیاتر بێت بۆ ئەوەی بینەرێکە زیاتر بێت بۆ ئەوی دۆلارێکە زیاتر بێت تۆ ئەم جۆرە ڕۆشنبیریە بڵاوەکەیتەوە یعنی من بەناو لەلا من زۆربەی زۆری ئەکاونتەکان و سایتەکان و پێشم وتون بە هەندێکیان وتومە بەڕاستی ئەم ئیشەی کە ئێوە ئەیکەن من لێرە حەز ناکەم مثلا ناویان بەرم ئەو ئیشەی کە ئێوە ئەیکەن بەڕاستی تەدمیری کەسیەتی کوردیە زۆر چاکە خزمەتی بە کورد ناکەن ئێوە دەرونی کەسێتی کوردی زۆر چاکە بەر لەوەی بچینە ناو قسەکردن لەسەر نەخۆشی دەرونی ناو کۆمەڵی کوردی هەردەمەوێت لەبارە تیۆریەکەی زیاتر قسە بکەین لەسەر نەخۆشی دەرونی دکتۆر ئەو شتانە چین کە دەرونێشی تەندروست لای تاک دروست دەکەن تۆ بۆ ئەوەی دەرونێکی تەندروستە هەبێت پێویستە گرنگی بی بە 4 لایەنی ئەساسی خۆت یەکەم ئەو وێنانەی کە لە مێشکتا دروست ئەبێت بەرامبەر بە هەموو شتێک خۆت چواردەورت خێزانت کۆمەڵگات ئەو نان و ئاوەی کە ئەیخۆیتەوە ئەو جلەی لەبەری ئەەکەیت ئەو هەوایە ئەو شتانی کە بە بەرچاوتا تێ ئەپەڕن چ جۆرە وێنەیەکت بۆ دروستەکەن چونکە ئەو وێنەیە کە کاریگەری هەیە و هەست دروست ئەکات هەستی خۆشی هەستی ناخۆشی هەستی قەلەقی ئەمانە هەست دروستەکەن و لە ئەنجامی هەستەوەیە من فکرم بۆ دروستە بێت لە ئەنجامی فکری شوێ من هەڵسوکەوتم بۆ دروستە بێت وەختێک کە من توانیم گرنگی بەم 4 لایەنە ئەساسیە ئەو کاتە ئەتوانم گرنگی بەم بەلایانی باکو چۆن ئەڵێ دروستی دەرونی خۆم ئەتوانم دەرونم دروست بێت خاڵی دووە مەسەلەن بۆ نمونە تۆ شتێک ئەبینیت یعنی مەسەلەن ئاژەڵێک ئەبینیت وێنەی ئەو ئاژەڵە بۆ نمونە مناڵێک سەگێک ئەبینێت یا پشیلەیەک ئەبینێت چ وێنەیەک لە مێشیان دروستە بێت لەناو تەلەڤیزیۆنەکە بینیوێتی کە ئەو سەگێک یا پشیلەیەک قەپێکی گرتووە لە مناڵێک و هەموو گیانیشین بووتەوە باشە ئەمیش یەکسەر کە ئەیبینێ زریکەی لێ هەڵ ئەستێت یعنی ئەبێ بزانین ئێمە ئەم مناڵە بۆ زیان لە حەد لە سەگ ئەترسێت لە پشیلە ئەترسێت یان بۆ فلان ژن لە مشک ئەترسێت یان لە جرد ئەترسێت بۆ فلان کەس کە وەختێک بۆ نمونە تارە ئەبینە زیان لە حەد لێ ئەترسێت جلی عسکەری بینە زیان لە حەد لێ ئەترسێت یا پۆلیس جلی پۆلیسی ئەبینە زیان لە حەد لێ ئەترسێت بۆ ئەمە دروستە بێت چ وێنەیەک لە مێشکیان دروستە بێت کاتێ ئەو جلە ئەبینێت یا ئەو مشکە ئەبینێ یا ئەو جرجە ئەبینێ یا ئەو مارە ئەبینێ یا ئەو سەگە یا ئەو پشیلە یا ئەو تیارەیە ئەمە پەیوەندی بە وێنەی مسبقەوە هەیە وێنە بەتاکید ئەو وێنەیە چۆنە کە بۆی دروست کراوە بۆیە هەنێ جار گەڕانەوەی حەکایەتی ناخۆشیش لە لای مناڵەکانمان وێنەیەکی ناخۆشیان لەلا دروست ئەکاتە تۆ ئەتوانی لە ئەنجامی ئەو وێنانەوە کە ئەیەکتە مێشکی ئەو مناڵە هەستێکی بۆ دروستکەی بەرامبەر بەو شتە تێگەی یعنی مەسەلەن بۆ نمونە دایکێک مناڵەکەی هێناوە ئەیهێنێت هەموو ساڵێک ئەمە چەندەها جار تکرار ئەبێتەوە لە سەرەتای مەکتەب کە دائەنرێت دکتۆر ئەیبەم بۆ مەکتەب وەڵا لەوێ ئیدارە ناکە بە هیچ شێوەیەک یەکسەر بەڕاکردنیەتەوە ئەبێ خۆم لە پۆلا لەگەڵی دانیشم ئیدارە ناکە سەبەبەکە چییە وێنەیەکی بۆ دروست بووە وێنەی کەسی غەریب مەسەلەن ئەو قوتابیانە کە لە پۆلەکان لەگەڵەمان هەمووی غەریبن مامۆساکان غەریبن ئەمیش وێنەیەکی بۆ دروست بووە کە کەسی غەریب خراپە بۆیە کە وەختێک دایکەکە یا باوکەکە جێی ئەهێڵێت و ئەڕواتە ناو کۆمەڵە کەسی غەریبەوە یەکسەر ئەو وێنە هەستێکی بۆ دروستەکات هەستی ترسی بۆ دروستەکات بۆیە ئەگری یان لەوانەیە میز بکە بەخۆیان یان بقیژێنێ یان ڕابکە کاتە وێنەی ئیجادی بۆ دەوروبەر تەئسیری هەیە لەسەر دروستکردنی وێنە زۆر زۆر گرنگە بزانین چۆن وێنەکان دروست ئەکەین بۆ کەسی بەرامبەرمان ئەمە یەکەم دووهەم ئەو هەستانەی کە هەمانە ئەبێ ئیش بکەین لەسەر هەستەکانمان ئێمە ئەگەر لەسەر ئەوە خۆمان ڕابهێنین کە هەستی خۆشەویستیمان هەبێت بۆ بەرامبەر هەستی خۆشەویستیمان هەبێت بۆ
شارەکەمان بۆ جادە بۆ درەختەکان بۆ شاخ بۆ ئاوەکە بۆ ئاوهەوا ئەم هەستە دروستکەین ئەتوانین خزمەتی پێ بکەین. خاڵی سێ هەمیش بە نیسبەتی بیرکردنەوەکانمانەوە ئەو بیرکردنەوانە کە لە ئەنجامی هەستەکەەوە دروست ئەبێتە و هەنێ جاریش مەسەلەن بۆ نمونە تۆ چیرۆکێک ئەخوێنیتەوە جۆرێک لە بیرکردنەوە بۆ دروستەکە بۆ چونکە لە ناو چیرۆکەکە هەستێکی خۆشیت بۆ دروست بووە یان هەستێکی تەفاعلیت بۆ دروست بووە بۆیە زۆر وەکوچۆڵی معجەبە بێ فکری بۆ دروستەبێ چوارەم هەڵسوکەوتی ئێمە لەگەڵ هەڵسوکەوتمان چۆنە لەگەڵ چواردەورمانە لەگەڵ خۆمانە لەگەڵ زۆر چاکە با بچین قسە بکەین لەسەر دیاردەی نەخۆشی ئەگەر ببێ بە دیاردە لە ناو کۆمەڵگادا دەکرێت بڵین حاڵەتی تێپەڕاندووە نەخۆشی دەروین لە هەرێمی کوردستان بۆتە دیاردە دکتۆر نەک لە هەرێمی کوردستان لە جیهانە بەداخەوە زۆر بڵاو بۆ تۆ نەخۆشی دەروری ینی بەڕادەیەکە مەسەلەن بۆ نمونە من لەم ڕۆژانە ئەحسایەکم خوێنەوە ناشکرینە بێ لای ئێمە زۆر ئەحساوشت ناکرێتە لە ئەمریکا لە سا 46 گەلی ئەمریکی شعبی ئەمریکی ئەو سیفەتانەی بەسەرا جێبەجێ ئەبێت کە سیفەتەکانی نەخۆشی دەرونین و سەردانی لە سا 26 سەردانی دکتۆری دەرونیان کردووە بۆ کۆمەڵگەی کوردی دکتۆر بە تەئکید کۆمەڵگەی کوردیش بە هەمان شێوەیە یعنی ئەو سیفەتانی کە صفەتی نەخۆشی دەرونین کە باسمان لە ئێستادا گرنگترین ئەو نیشانانەی کە دەلالەت من لەسەر نەخۆشی دەرونی لە ناو کۆمەڵگەی کوردیدا لە ئێستادا ئەگەر قسە بکەین ئەو نیشانانە چین دکتۆر تۆ چی زۆر نامۆ دەبینی کۆمەڵێک نیشانە بەدی ئەەکەین لە ناو خەڵکیە مەسەرەن بۆ نمونە بێهیوایی کە یەکێکە لە نیشانەکانی نەخۆشی خەمۆکی بەڵێ خۆ بەکەم زانین هەستی خۆ بە تاوانبارزانین هەستی بەرامبەر بە تاوانبارزانین ئەمانە کۆمەڵی هەستن لەوانەیە بێ بنەما بن من بۆ نمونە لە خۆمەوە هەستەکەم کاک شۆڕژ ڕقی لێمە ئەم هەستە لە کێوە دروست بوو ئەم هەستە هەستێکی واڵەیە کاک شۆڕژ ئاگای لە هیچ نییە ئەمانە کۆمەڵی هەستن ئەگەر بێڵین تەشانە بکە ئەبن بە نەخۆشی لەبەر ئەوە لە ناو کۆمەلگای ئێمە بێجگەلەوەی کە حاڵەتی شڵەژان زۆر بووە بێژگەلەوەی ئاڵوودەبوونی گەنجەکانمان لەسەر مەوادی مخدر و لەسەر ئینتەرنێت و فەیسبوک و ئەو شتانە زۆر بووە ئەمانە کۆمەڵی هەستن ئەگەر فریایان نەکەوین لە ناو خەڵکە هەم فریان نەکەوین ئەبن بە نەخۆشی بەداخەوە زۆر چاکە دکتۆر بەڕێزت باس لەوە کرد کە 360 جۆری نەخۆشی دەرونی هەیە لە ئێستادا لە ناو کۆمەڵگەی کوردی کام جۆریان زۆرتر دیار و ئەوەی کە ئێمە هەستی پێ بکەین و نەخۆش بۆ یەت و نەخۆش یەک داوای یارمەتی ئەکا خەمۆکیە بە دەرەجەی یەک خەمۆکی قەلەقی کەمتریان بۆ لای ئێمە هەیە زۆر و زەبەنەیە قەلەقی کەمتریان لەوانەیە زیاتر بچن بۆ شوێنی تر بۆی چارەسەورەگرن چونکە زۆر بڕۆیان بە وەکو چۆڵی نەخۆشی دەرونی نییە ئەوە یەکێکە لە گرفتەکانی نەخۆشی دەرونی ئەوەش ئەوەیە کە کەسەکە ئەو قەناعەتەی بۆ دروست بووە حەز ئەکا مەسەلەن پێی بڵێ کام نەخۆشیێت هەیە بەس پێی بڵێ سیلت هەیە سەرەتانت هەیە پێی بڵێ نازام شکاوی دەیە بەردی گورچیلە دەیە مەسەلەن زراوت هەیە پەنکریاست تەواو نییە شەکرت هەیە زەختت هەیە حەز ناکە پێی بڵێ نەخۆشی دەرونی دەیە مع العلم کە ئەمە بیرێکی زۆر هەڵەیە ئەوانەی زۆرتە سەردانی یادەکان دەکەن ڕەگەزینێرە یان ئافرمەیە ئەگەر وەکو نەخۆشی خەمۆکی بیری لێ بکەینەوە بەس بیر لە نەخۆشی خەمۆکی بکەینەوە سێبەیەکە سێ ئافرەت یەک پیاو نەخۆشی خەمۆکی بەڵام نەخۆشیەکانی تروانین مەسەن قەلق تقریبا وەکو یەک وایە نەخۆشی شیزۆفرینیا تقریبا وەکو یەک وایە نەخۆشیەکانی مناڵ نەخۆشیە دەرونیەکانی مناڵ لە کوڕان زیاترە وەکو لە کچ ئەگەر لە ئاسی تەمەن لە ئاسی تەمەن فەرقی هەیە مەسەن بۆ نمونە ئەگەر بە شێوەیەکی زۆرتر ڕێژەکە لە ناوچێدا بە تەمەنەکانیان ئەگەر بە شێوەیەکی گشتی تۆ بیری لێ بکەیت تۆ بەم شێوەیە فکرەکە وەربگرە نەخۆشیە دەرونیەکان لە مناڵە لە کوڕا زیاتر لە کچ لە گەنجە لە کچان زیاترە وەک لە کوڕ لە پیرە تقریبا ڕێژەکە هاوسەنگە بێتەوە تەفسیری معقول بوو ئەمە هەیە دکتۆر بۆچی نەخۆشی خەمۆکی لە ئافرەتە زیاترە وەک لە پیاو ئەوەش کۆمەڵێک تەفسیری هەیە یەکێک لەوانە مەسەلەن هەنێ هۆرمۆن هەیە کە لە ئافرەتە هەیە لە پیاوانیە
ئەمە یەکێکە لە حاڵەتەکان ئەوەی کە ئەوترێت ئاخر چونکە لەبەر ئەوەی ئافرەت بە زۆری لە ماڵەوە کەمتریەتە دەرەوە ئەوە زۆر ئەوکو چۆڵی زۆر بڕوای پێ ناکرێت ئێستا چکە ئافرەتیشی ئێستا وای لێ هاتووەکو پیاو لە دەرەوەی ئیشەکات و مثلا تۆ ڕۆی بۆ دەوام ئێوارەیەتەوە ژنەکەشت ئەڕوا بۆ دەوام ئێوارەیەتەوە ئەوی ژۆکو تۆ ئیشی هەیە تقریبا وەکو یەکی لێ هاتووە بەڵام ئافرەت ئەو هۆرمۆنانە کە هۆرمۆنی وەکو چۆن لە عاتیف و ئەوانەی پێوترە پرۆجسترۆن و ئیسترۆژین و ئەوانە لە ئافرەتا زۆرترە هۆرمۆنی تێستۆستیرۆن کە هۆرمۆنی زوکوری پێوترێت لە پیاوە زۆرتر بۆی پیاو کەمتر تووشیەوە بێت نقطەیەکی تر کە زۆر مهمە لە بۆچی ئافرەت زیاتر تووشی خەمۆکی ئەبێ وەک لە پیاو ئەویش حاڵەتی ڤیکتیمایزیشنی پێوترێت ڤیکتیمایزیشن یعنی بەزەحیەبوون بۆ نمونە ئەگەر کوڕ و کچێ بەیەکەوە بڕۆن دزیەک بکەن کۆمەلگا زیاتر دوایە سەرزەنشتی کچەکە ئەکاوەکو سەرزەنشتی کوڕەکە ئەمە لە هەموو عالەمە وایە نەکە بەتەنها لە کۆمەلگای کوردیە کوڕ و کچێ بەیەکەوە بڕۆن شتێکی خراپ بکەن دوایە لەوانەیە کوڕەکە کەشوفشی پێوەکە لە ناو خەڵکە پۆزی پێوە لە یا باسیەکە بەڵام کچەکە لەوانەیە بکوژرێت ئەمەش حاڵەتێکی زۆر هەڵەیە چونکە ئەمە کۆمەلگا وای کردو کە نەخۆشی خەمۆکی هەنێ جار لە ئافرەتا زیاتر بێ زۆر چاکە دکتۆر ئەو ڕووداوانی کە لە ئێستای هەرێمی کوردستاندا وە لە ناوچەکەدا ڕوودەدەن خۆت دەزانین دۆخێکی شڵەژا و شێواوی هێناوەتە پێش ئەو دۆخە سیاسی کە هەیە ئەمە تا چەند کاریگەری هەبووە کاریگەری سلبی مەبەسمە لەسەر زیادبوونی نەخۆشی دەر بەداخەوە ئێڵێم کۆمەڵێک هۆکار پیابوون لەم چەند ساڵی ئەخیرە کاریگەری سەلبی کاریگەری نەگەتیڤی زۆر خراپیان لەسەر دەرونی تاکەکان هەیە بەڕاستی یەکێک لە ئەو حاڵەتانە بریتە لە ئەم ڕاگەیاندنی کە ئیسا بەم شێوەیە کەوتوتە ناو خەڵکەوە بە هەموو شێوەیەک ئەم ڕاگەیاندنە ئیش لەسەر دەرونی تاکەکانەکە بۆی وێرانی کاو لە ناوی بەرێت بەداخەوە یەکێکی تر لەوانە ئەم حاڵەتە ئابووریە ناخۆشە ناڕەحەتە وای لە کەسەکە کردو کە مەسەلەن بۆ نمونە باوکێک کە چەند ساڵ 30 ساڵە مۆزەفە و 6 مناڵی بەسەرەوەی ئەبێ بە خێویان کاو مەعاشی هەبووت لەمەوە پێش و ئێستا مەعاشی نییە ئەمەش خۆی بۆ خۆی کاریگەریەکی سەلبی زۆر خراپی لەسەر تا دەرونی تاکەکان جێهێشتووە یەکێک لە حاڵەتە دەرونی خراپەکانی یەکێک لە حاڵەتە خراپەکانی ناو کۆمەلگا سێهەمیان ئەتوانین بڵین سێهەم حاڵەتی خراپی ناو کۆمەلگای کوردەواری کە کاریگەری زۆر خراپی لەسەر دەرونی تاکەکان جێهێشتو ئەم سیراعە ناخۆشەی بینی حیزبەکانە کە بە شێوەیەکی زۆر وەکو چۆنەڵێت خراپ پیادە ئەکرێت و ممارەسە ئەکرێت و وای کردووە کە تاکی کوردی هەموو کات لەسەر پێ بێت تاکی کوردی هەموو کات وەکو چۆن ڵێ لە حاڵەتی قەلەقی و شڵەژا نابێتە بۆ بەپەلەیەک بۆ هەواڵێکی بەپەلە بۆ هەواڵێکی ناخۆش فلان شت ڕوویا فلان شت بوو فلان کەس کوژرا ئەوە کرانی وایان لە خەڵک کردو بەڕاستی بە شێوەیەک پیادەی ممارەسە پیادەی سیراع و بربەرەکانی حیزبیەکە ئەکەن کە شعب فەوتاوە گەل فەوتاوە بەبێ ئەوەی دەرک بەم حاڵەتە بکەن ئەمەش زۆر بەسەر دۆخێکی ئێستا هەیە کە کۆمەلگای کوردی باجە لە ڕووی مادی و باجی بۆدا لە ڕووی دەرونی شەو بۆ تۆ قوربانی تێدا بەتەکید لە ڕووی دەرونی و باجی بۆ ئەیە وە من لێرەوە بە ئەو کەسانە ئەڵێم کە سیاسین و دەسەڵاتدارن و ئەم دۆخەیان خۆڵقانوە ئەڵێم مێژوو وەگەل ئەگەر وا بکەن هەرگیز لێتان خۆش نابێ وەگەل تووشی حاڵەتێکی دەرونی بووە بەڕاستی زۆر ئەستەمە فریای بکەوی جارێکیکە یەکێک لە دەرەهاویشتەکانی ئەم حاڵەتی کە ئێوە دروستان کردو ئەوش ئەوەیە کە گەل متمانەی بە ئێوە بەخۆشی نەماوە زۆر چاکەم لێرەوە دەمەوەی قسە لەسەر مەترسیەکانی بڵاوبوونەوەی نەخۆشی دەرونی بکەم بەتایبەتی لە ئێستادا بۆ سۆر کۆمەڵگەی کوردی و هەروەها بۆ سەر ئەم دەسەڵاتەش چییە دکتۆر تۆ مادەم باس لەوەی کرد بەتەکید تۆ کە کۆمەلگایەکت هەبوو زۆر وەکو چۆن لە ڕووی دەرونیەوە وای لێ هات گەشت بە حاڵەتی بنبەست گەشت بە ئەوەی کە متمانەی بە خۆی نەمێنێت گەشت بە ئەوەی متمانەی بە ئیعلام نەمێنێت گەشت بە ئەوەی متمانەی بە ئەحزاب و حیزبە سیاسیەکان نەمێنێت گەشت بە ئەوەی متمانەی بە دەسەڵاتدار نەمێنێت ئەمە چۆن گەلێک دروستەکەی چۆن میلەتێک دروستەکەی میلەتێکی عەشوائیی دروستەکەی میلەتێکی لاموبالات دروستەکەی میلەتێکی لامونتەمی دروستەکەی میلەتێک کە گوێ نایە بە هیچ شتێک میلەتێک کە
مقدسەکان لە لای مقدساتەکان لە لای ئەسرێتەوە وردە میلەتێک کە زیان لە حەد مەسلحی ئەبێتە یعنی نابێ ئێمە کارێ بکەین کە وەکو چۆنەڵێت خۆمان بەدەستی خۆمان چاڵ هەڵکەنین بۆ خۆمان ئەبێ خۆمان بیر لە ئەوە بکەینەوە چۆن نەوەکانی دوا ڕۆژمان ڕابهێنین پەروەردەی بکەین لەسەر احترامی گەورە و بچووک پەروەردەی بکەین لەسەر ڕێزگرتنی یاسا پەروەردەی بکەین لەسەر خۆشویستنی وڵات پەروەردەی بکەین لەسەر خۆشویستنی خاک و پەروەردەی بکەین لەسەر ڕێزگرتن پەروەردەی بکەین لەسەر دراوسێتی پەروەردەی بکەین لەسەر ئێمە ئەوەی کە ئێستا ئەیبینین ئەوەی کە ئەکرێ بە میلەتە هەمووی پێچەوانەی ئەم حاڵەت زۆر چاکە دوکتۆر وەک چۆن لەوانێت دۆخێک بێتە پێشەوە تێیدا بە ئاسانی قەرەبووی مادی کۆمەڵگە بکرێتەوە لەلایەن دەسەڵاتەوە بەڵام لە ڕووی دەرونیەوە قەرەبووکردنەوە ئاسانە زۆر زەحمەتە قەرەبووکردنەوەی دەرونی یعنی قەرەبووکردنەوەی مادی زۆر ئاسانە توانی لەوانەیە سبەینێ وەزعی مادی باش بێت نەوت تۆزە گران بێت تۆ بتانی پارەیەکی زیاد بخیتەوە بازار و مەعاشەکە وەکو خۆی لێ بکەیتەوە ئەمە وەکو قەرەبووی مادی بەڵام قەرەبووی دەرونی زۆر زەحمەتە مەسەن بەڵێ کاریگەرەکانی درێژترە میلەتەکە وا لێ ئەەکەی کە تووشی خەمۆکیە بێ کە یەکێکە لە نەخۆشیە درێژخایەنەکان میلەتەکە وا لێ ئەەکەی تووشی قەلەقی ببێ کە یەکێکە لە نەخۆشیە درێژخایەنەکان میلەتەکە وا لێ ئەەکەی تووشی ئاڵوودەبوون ببێ لەسەر بۆ نمونە لەسەر مەشروب و لەسەر تلیاک و لەسەر ئەوە کە یەکێکە لە نەخۆشیە درێژخایەنەکان زۆر چاک قسەمان کرد لەسەر باری دەرونی لەناو کۆمەڵگادا حەز دەکەم کەمێک قسە بکەین لەسەر باری دەرونی لەناو سەرکردەکانانی دکتۆر چۆن تەقیمی حاڵەتی دەرونی سەرکردە کوردەکان دەکەیت دکتۆر تۆ بۆ ئەوەی کە تەقیمی حاڵەتی دەرونی هەر کەسێک بکەیت پێویستت بەوە هەیە کە گوێ بگری لە قسەکانی ئەو کەسە پێویست بەوەیە سەیری هەڵسوکەوت و ڕەفتار و کردار و گفتاری ئەو کەسە دوێنێ شەو لە بەرنمەیەکی من لە دیوی دووەم یەکێک لە میوانە بەڕێزەکانم سەرکردە کوردەکانی یا بەشێشانی وها وێ ناکرد کە تووشی نەخۆشی شێزۆفێرەنیا بوون دکتۆر تۆ بەڕێزە لەو بارەوە دەڵێیت هەر ئەوە ئاسان نییە کە بۆ نمونە فلان سەرکردە دێتە سەر تەلەڤیزیۆن دوو کەلیمە قسەیەکە و من بڵێم تووشی شیزۆفرینیا بوو ئەوە بەو شێوە نییە تەشخیصکردن لە ڕووی دەرونیەوە تۆزێ زەحمەتە یعنی ئێمە بۆ نمونە نەخۆشێک دێتە عادەکەمان جاری وایە بە 3 جار بە 4 جار اینجا ئەتوانین تەشخیصی نهایی بینێ بەڵام دکتۆر ئەگەر لە هەر ئەوە ئاسان نییە تۆ هەر کەسێک بنەوەی بوو بڵێنەوە شیزۆفرینیا ئەگەر لە منتەڵق و چا نەزەرێکی فرۆیدیانە بۆ نەخۆشە سایکۆسۆماتیکان قسە لەسەر باری دەرونی و کار و کردەوەی سەرکردە سیاسەکانی کوور بکەین بۆ مانایی کە هەندێک نەخۆشی جەستەیی و عوزوی هەیە دەرەنجامی حاڵەتێکی نەفسی شێواوە ناشێوەها قسە بکەین کە هەندێک قەرارات و سیاسەتکردنی ناتەندروستی سەرکردە سیاسەکان نەتیجەی بارێکی دەرونی شێواوی ئەوانە بەتەئکید بۆ نمونە هەندێک بڕیار تۆ کە ئەیبینی یعنی هەستەکەی ئەم بڕیارە لە عەقڵێکی کۆنکرێتیەوە نەهاتووە لە ئەنجامی پەرچەکردارێکەوە هاتووە ڕەتفعلێکەوە هاتووە فلان سەرکردە لەگەڵ فلان سەرکردا وەکو چۆن لە کێشەیەکی دەرونی سێراعێکی دەرونی کۆنی هەیە ئەم سێراعە دەرونی کاتی خۆی لە شاخەیان بووە لەسەر ئەم گردە و ئەو گردە لەسەر ئەم دێ و ئەو دێ ئەو سێراعە هێناویانە لێرە ڕنگ ئااتەوە بەوەی کە هەر یەکێکیان ماکینەیەکی ئەعلامی گەوریان لە پشتەوەیە ئەم مەکینەی ئەعلامی بۆیان پەردەپۆشەکە بە شێوەیەکی عاقڵانەتر ئەو سیراع نەفسیان یعنی پیادە ئەکەن یعنی سیراع نەفسیەکە وەکو چۆنڵێ هەر هەیە سیراع نەفسیەکەی خۆیان هەر ئەکەن بەڵام جاران سیراع نەفسیەکان ئەم سوێنی لەوە خوار ئەو سوێنی لەوە خوار ئەم کێشەی لەگەڵ ئەوە هەبوو بە قسە یان لەوانەیە تەقیان لە یەک بکردایە یان مەسەرەن شوێن یەک کەوتنایە یان لە دیوارێک شتیان ئەنووسی دش بە یەک بەڵام ئێستا سەیرەکەی هەر سیراع نەفسیەکەیە بەڵام ئەوە نەماوە سەیرەکەی لە ڕێگای ترەوە زۆر لە شێوازی ترەوە دکتۆر کەسانی دیار بەرپەرز سەرکردەکان سەردانی نەخۆشخانە دەرونیەکان دەکەن دێم بە عیادەکانتان واللهی هەموو کەس دێت یعنی مەسەلەن داوای ناو ناکەم بەڵام هەموو کەس دێت بەس ئەو کەسی کە دێت زۆر عاقڵە کە دێت
مثلا دێت ئیستیشارە بە دکتۆری دەرونی ئەکات ئەوە زۆر باشە بەس ئەو کەسەی کە ئەڵێ من لە هەموو کەس بەرزترم و لە هەموو فوق الجەمیع و لە هەموو کەس بانترم ئەو کەسە بزانە زۆر نەخۆشە زۆر نەخۆشە. سیاستکردن بە دەروون و بارێکی شێواوی دەرونیەوە نەتیجەکەی چێ دکتۆر؟ هیچ شتێک نییە وەکو سیاستکردن پێویستی بە دەروونێکی ئارام و دروست هەبێت. زۆر باشە. لە ئێستادا ئەو پێویستیانەی کە پێداویستانەی کە مەفروض وایە هەبێ بۆ ڕووبەڕبوونەوەی شەپۆلی نەخۆشی دەرونی لە هەرێمی کوردستاندا بەردەستن وەکو پێویست دکتۆر؟ بەداخەوە نەخێر. یعنی مەسەلەن بۆ نمونە تۆ پێویستت بە کۆمەڵێک وەکو چۆنڵێت کۆمەڵێک شت هەیە، کۆمەڵێک پێداویستی هەیە بۆ ئەوی بتانی چارەسەری نەخۆشیە دەرونیەکان بکەی هەل لە ڕێگریکردن لە پەیابوونی نەخۆشیە دەرونیەکانەوە. بۆ نمونە ئەمە پێویستی بە مادە و پێویستی بە خەستەخانە و پێویستی بە کەسی شارەزا و پسپۆر هەیە کە ئێمە نیمانە بەداخەوە. ئیجا دوای ئەوە ئەگەر یەکێک تووشی نەخۆشی دەرونی بوو چۆن چارەسەری بکەی؟ یعنی یەکەم شت پێویستە ڕێگری لێ بکەی لە پەیابوونەکەی، دووەم شت ئەگەر پەیابوو چی بکەیت؟ چۆن چارەسەری بکەیت؟ بۆ چارەسەری ئەوەش تۆ پێویستت بە کەسانی پسپۆر و شارەزا هەیە، پێویستی بە دکتۆری دەرونی هەیە، پێویستی بە توێژەری دەرونی هەیە، پێویستی بە توێژەری کۆمەڵایەتی هەیە، پێویستی بە شوێنی تایبەت هەیە، پێویستی بە مەسەلەن ینی کارمەندی تایبەت هەیە. تۆ ئەمەت نییە لە وڵاتەیە یا هاتە زۆر کەمە. تا ئێستا ئەمە بووە بە باس و خواست لە ناوەندە ئەکادمیەکان یان لە لای ئەوانەی کە معنین بە ئیدارەدانی کۆمەڵگە؟ بەتاکید هەتا ئەم زوروفە نەهات بۆ پێشەوە ئێمە هەنگاوی زۆر باش نرا، بەڵام کە ئەم وەزعیەتە هاتە پێش و ئەم بارە دارایە ناخۆشە هاتە پێشەوە بەداخەوە بواری دەرونی ژۆکوی هێک لە بوارە یاوەکو چۆنڵی هینە سەرەکیەکان کاریگەری زۆر خراپ هەبوو لەسەری. ینی مەسەلەن ئێمە خەسخانی تایبەت کرایەوە بە ژنان، خەسخانی تایبەت کرایەوە بە پیاوان، بەشی دەرونی زۆر تەطویری پێدرا. مەسەلەن سێرەکەی کارمەندەکان ئەو کەسانی کە توێژەری دەرونی بوون و توێژەری کۆمەڵایەتی بوون زیاد کرا، بەڵام سێرەکەی ئەمەش بە شێوەی شتەکانی تر کاریگەری دارایی هەبوو لەسەری. وەڵە زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر دانیال سعدی حامید، پسپۆری تەندروستی دەرونی هەروەها خاوەنی دکتۆرا لە نەخۆشیە دەرونیەکان. زۆر سپاس دەکەم بەڕێزم. سپاس بۆ ئێش بینەرانی بەڕێزتا لە دیداریشتر پێتان دەگەمەوە. بەخوای گەورەتان دەسپێرم. خواتان لەگەڵ.